سێمیان تەجەنب التذمر والتشكي دايما هەوڵ بدە ئینسانێک مەبە هەر دەم بە هاوار بی هەر ناڕازی بی کەسانێکن لەگەڵ ڕێز و حرمەتی تایبەتیم بۆ جەنابتانی ئامادەبووان بیسەران و بینەرانی ئەم وتارە لە ژیانە نایان بینی قەت ڕازی بن بەردەوامی خوا ڕەخ نەگرە سەرما بێ هەر قەڵسە گەرما بێ هەر ناڕەحەتە پارە زۆر بێ هەر ناڕەحەتە قەیران بێ هەر ناڕەحەتە دایمە فێر بووە هەر دەم بە هاوارە هەر دەم بەر ناڕازی بوونە ئەو هەموو جوانیە ببینێ چاوی نایبینێت دەگەڕێ کام خاڵی بچووکە دەی بەخوا ژیانی ئەم دنیای بۆ بەڕێزان بۆ هیچ کەس بەهەژ نییە تۆ بتەوێ ئێستا ئەم مزگەوتە حەد چەندی سەیریکەی بتەوێ هیچ کەم و کوڕێکی تێنێ ئیلا بە خاڵەکار هەبێ ئەمە ئێرە بەهەژ نییە جا تۆ ئەم هەموو جوانیە نەبینی بگەڕی داخۆ پوشکەیەک لە شوێنێکە نەکەوتووە داخۆ شوێنێک بە حاڵ پیس نەبووە ناکرێەوە لە ماڵەکەی خۆتە خوا گەورە خانوویەکی پێبەخشیوی ئافرەتی وا هەیە خانوویەکی پشکۆلەی هەیە دایمە دەست بە دوعا یا ڕەبی خوا سوپاس بۆ تۆ چانێت دکرێتی خەڵگنین ماڵی خۆمانە هەزار جا بڕۆ ماڵەکەی هەست بە مرتاحی دەکەی ئەوەندە شکرانە بژێرە ئیواش هەیە لە کۆشکا بێت دایمە هاوارێتی خانەکەی بچوو بێڵە تخۆکەی خانووە هەر فەوتین کورە هەر میوانێکمان بێ حیامان دەچێ هەر نازان مناڵێک لەکوێ بخەوێ خانووەکەی گەورە بێڵە جە تخواوەکەی حاڵە کورە هەر پا نابێتەوە ئێمە ئەم هەموو خانووە گەورەمان بۆچی بوو نازانی مێردەی داما و نازانێ بە کامیان بڕوا بکە بە کامیان ڕازی بێ بۆیە ژن و مێر بەرامبەر بە یەکتر هەوڵ بدەن خۆپارێز بن لەوەی دایمە بۆڵیان بێ بەرامبەر بە یەکتر کارمەندی لە شەریکەیەکە دایمە هاوارت بێ ئیشەکان ناکرێ و بەوە بناسرەی بکڕوزیتەوە ئاکورداواری خۆمان وشەی کڕوزانەوەی بۆ بەکاردێن هیوا هەیە زۆر دەوڵەمەندە دایمە دەکڕوزێتەوە کە چاوت پێکڵی لەوانەیە هەمومان لە برسانە بمرین قڕ بەسەرم ئەو وابێ ئەی من چی فێر بووە دایمە دەکڕوزێتەوە هیوا هەیە لەشیشی ساغا هەر بە حاڵ تۆزە سەری بێشە دەبێت گەڕەکێک بزانێ دەی کاب لە فەیسبووکە بڵاوی دەکاتەوە ئەمڕۆ تۆزە نەخۆش بووم کاگە هەموو خەڵک لە ئەم هەموو ژیانە ئێوە هەموو ڕۆژناینێکە ساغ بووی سوپاس بۆ خوای گەورە ئەوەندە دایمە مەکڕوزێرەوە خۆ کڕوزانەوە لە کەسایەتی دێنێتە خوارێ بەڵکو بەلکون سامیتەن محتەسیبەن دڵنیا بە ژیان ناخۆشی تێدایە گرفتی تێدایە ناڕەحەتی تێدایە کەسێک بە زۆر کڕوزانەوە مەکە دەم بە هاوار مەبە دان بە خۆتا بگرێت داوای پاداش لە خوا بکە یەقینت هەبێ هەموو نەخۆشیێک پاداشی لای خوای هەیە هەموو ناخۆشیێک پاداشتی لای خوا هەیە هەموو خەمێک کە بەسەر دڵ تادێ ئیلا خوا ئەجرێکت دەداتەوە گوناهێکت لێ هەڵدەوەرێنێ دەی عەبد چی پێ دەکرێت ئێستا من چیم پێ دەکرێت بۆ جەنابەت چیم پێ دەکرێت ئەگەر دوعایەکی خێر بکەم ئەتوانم نەخۆشیەکانت چارەسەر بکەم ئەتوانم گرفتەکانت چارەسەر بکەم هاوڕێکەشت هەروە خەڵکی مزگەوت و گەڕەکەکەش هەروە بۆیە سامیتەن محتەسیبەن دایمە کەسێکی خۆڕاگر بە و پاشان هەمیشە داوای پاداش لە خوا بکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثەکەی بوخاریە فەرمووی دڕکێک دڕک ئەوا دەست دەبێت بۆ گوڵەباخێک لێ کەیتەوانێت دەستە دەچزێت بە دڕکێکە پەنجەت بە حاڵ ئازاری هەبوو ئیلا بڵێ خوا پاداش شتێکم لە تۆ دەوێت خوا ئەجرێکت بۆ دەنووسێ گوناهێک لە کۆڵ دەکاتەوە دەی تۆ هەر قازانجت کردووە بۆیە بەردەوام مەکڕوزێەوە لە ژیانە ئەو کەسانی کە هەمیشە دەکڕوزێنەوە دایمە ناڵە ناڵیانە خەڵک خۆیان لێ دەپارێزێ ئەڵێ ئەی هەوار فڵان کەس هاتەوە بەخوا دیسان ژیانمان لێ تاڵ دەکاتەوە لەوانە مەبە با سەرکەوتوو بی